لای خۆی باشنەی مهرەبان ئەوڕۆ ئێمە وەکو مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی پێشوازیمان کرد لە ئەرمینداری گشتی یەکگرتو و بەڕێز مامۆستا سەحین بەعدین زۆر خۆشحاڵ بووین بە هاتنەکەی بۆ دەڤەرەکەمان دیارە هاتنی هەر سەرکردەیەک بۆ هەر دەڤەرێک پێهام و مەهامی خۆی هەیە هیوادارین کە ئەم زۆرە سەدانانە زیاتر بکرێن سەر بکرێنەوە تایبەت بۆ دەڤەری سۆران ئێمە خۆشحاڵ بووین کە چەند ساتێک بێکەوە دانیشتین هەندێک پرسی سیاسی هەنووکەیمان تاوتوێ کرد ئمە زۆر سپاسی هاتنیان دەکەینەوە شاندی یاوەری خی گەورە پاداشتیان داتەوە کە بۆ ئەو کاری کە دەستیان داوەتی و کە ئەنەوێت پرۆژەی کاری ئیسلامی بە هەمانجی هەمولانەکانی ئیسلامی بەرەو پێش برن ئێمە سوپاس نەکەین جنابی ماوەسڵ حەدین محەممەد بەهادین ئەمداری گشتی کوردستانی کوردستان سەردانی دەڤەری سورانی کرد وەزمنی ئەو سەردانش سەردانی هەریەکە لە مەڵبەندی بزنەوەی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامیمان کرد بەڕاستی کە ئاشکرا کە ئێستا مەشروع ئیسلامی لە ئارادایە سوپاس بەخوای گەورە ئەنتیفاهمێکی زۆر هەیە و هەردوو لە بەتایبەتی لەگەڵ برایانی کۆمەڵی ئیسلامی دانیشتنی برایانەمان کرد مامۆستا کۆمەڵێک شیکردنەوەی سیاسی و ناوچەیەک بۆ ئەمەدەبوان کرد بەڕاستی ئەوەی دڵخۆشیە ئێمە وەک کادیران و وەک ئەندامانی هەردوو حزب بەڕاستی زۆر بەگەرمگوڕی تەماشای ئەو هەنگاوانەکەین و قناعەتم ئەمە کارێکی زۆر گرنگە بەڕاستی و پرۆژەیەکە بۆ خەڵکی کوردستان بەڕاستی هیوایەکە بۆ خەڵکی کوردستان